ئەڤەکۆتۆ تڕۆکێ پێشکەشە بە هەموو دۆست و خۆشەویستان. ئەوەی بەردە چی تێگرتی بیستمان تێگرتەوە شغلی خۆمانە شغل مەسەکە بەخیتی چیز نیزە لموڵاتە زێت نابی قاتل نەبی یان دزبی بە خەشیم سەیرت دەکەن کەمێ فەقیر و کزبی پیاو بێ کەیفیان پێت نایە ئەلێرە دەبی حیزبی نابێ گوێ بە کەس بدەی دەبێ وەکو ئینگلیزبی ڕێز و تەقدیرت دەگرن ئەگەر سایەقلێک زیزبی لەگەڵ وەستە کارمەندم نەکا یارت لێ زیزبی بەو قاتەوە چەند جوانە هەر دەڵێ ڕەفیق حیزبی هاوڕێەتی درۆیە زەمانێ بوو بەسەر چوون تا دوێنێ وەک برام بوون هەر هەمووی نامەر دەرچوون خۆ هیچم پێ نەوتووە نازانم بۆچی هەڵچوون کەس لە کەسێت باشتر نییە دەبینم هەمووی لێکچوون باسی هیچ کەسیان ناکەم ئەوانە ئاو و ئاوچوون باسی هیچ کەسیان ناکەم ئەوانە ئاو و ئاوچوون ئیتر عاشق نابمەوە لە دوای باڵای ئیمانی جوانی وەک تۆم نەدیوە لە هەولێر و سلەیمانی لە خۆمم خۆشتر دەوێ هەم دەرد و هەم دەرمانی لەگەڵ وەستا کارمەندم ئەتوتانزی سەرمانی چێ بەخیل و حەسوود بێ کارمەندە بڕم زمانی چێ بەخیل و حەسوود بێ کارمەندە بڕم زمانی زانیار حەشری پێ بکە بە سەنتور و کەمانی من دەجوانی تەسویرکە یەکەم کامێرەمانی یادێ لە کاک زاهیری ئەتوو وەکو خاڵمانی ئەو سڵاوا دەنێرم حتا خاچی ئەڵمانی ئەو سڵاوا دەنێرم لە بۆ زاهیر ئەڵمانی چۆنی تۆ بڵێ وا دەکەم نایە لە باوەشت بکەم بەرماڵی نوێژت پێ بکەم من لەگەنی فقرت پێ بکەم فەرموو لە باوەشت بکەم لە خزمەتی کارمەندم ئەو بەندەی بەڕێ دەکەم لە بۆ هەریار تاقانەی ئەو بەندەی بەڕێ دەکەم سڵاو لە مام هەریادی کورە هۆردوک زاوی ماز دەکەم تاقی ئەو پیاڵەی دەستن بۆم تێکە زۆر بێزارم بوومە پیری مەیخانە هەرموانی 2000م تەواو لە خۆم بێزارم نەما خەندەی سەرزارم خۆشیشیان بە منسی کەم من دڵ پڕ ئازارم لە ئاست عیشق و دڵداری کەسێکی شەرمەزارم دڵداری بۆ من نابێ گەر ناگەرمە بازارم دڵداری بۆ من نابێ گەر ناگەرمە بازارم دڵداری بۆ من نابێ گەر ناگەرمە بازارم کارمەند زەنگم بۆ بکە لە کەمین و ئیزارە ئەگەر دووری نادگەمێ ئەو کاسێت دەدامێ دوو خوشکن عاشقم بووینە لە یەکتر بووینە هەوێ نازانن دانی سویدی بیلە بێیان ڕاوێ نازانێ دانی سویدی بەس بێیان ڕادەبوێرێ لە خزمەتی کارمەندم هەموو هەولێرێ دێنێ لە خزمەتی کارمەندم هەموو هەولێرێ دێ کورە ئەوەی ئەمنی خۆش نەوێ کارمەند چاوی دەردێنێ خۆزگانم دیبای ئاوە بۆ لێم
دەکەی ماڵ ئاوە لە خۆمم خۆشتر چەند جاران هاتمە داوە ئایشا ببێ بەبوو دانی ببێ بەزاوە لە خزمەتی کارمەندم یاخوا نەچێ بە چاوە لە خزمەتی کارمەندم یاخوا نەچێ بە چاوە ناوەکانم پێ بڵێ پاسەکەتە ئەو داوە ڕەبی بە قوربانت بن بۆ کارزانی تەیراوە ڕەبی بە قوربانت بن بۆ کارزانی تەیراوە کاکە چاوم لێزەرە بە ماڵ و شوقم و لەو سین بەفرەتەن کەشیوە ئەوڕۆ لە من باری سین بەفرەتەن کەشیوە ئەوڕۆ لە من باری حەک پایە داربەی کارمەند دایمەن بە مەردیم دیوە ئەو قسانە وەرناگرم زۆر دەرەبی ئەوم دی دانی سویدی بۆت دەڵێ ئەلەو دی و لەو دیوە وا بە بەندی فەوڕ کورە ئەو قاتە دەگەلێ جوانە لە چێندرێت گڕێوە ئەو قاتە دەگەلێ جوانە لە چێندرێت گڕێوە عینوانەکەم بدارێ گەلێک جوانی دووریوە لە خزمەتی سەیدم پۆڵی زۆری بڕێوە وەرە بەشن لاولاوە ناوی پەرت و بڵاوە چەند جوانە بەو کڵاوە لێم کردووە ئەو سڵاوە چەند جوانە بەو کڵاوە لێم کردووە ئەو سڵاوە لە خزمەتیدا هەمە ناوی پەرت و بڵاوە ئیشەڵڵا ئازاد دەبێ یادی حەمە پاقلاوە ئیشەڵڵا ئازاد دەبێ یادی حەمە پاق کورە ئیشەڵڵا ئازاد دەبێ یادی حەمە پاقلاوە یاری من گەلێ جوانە هاتووە لە لای ئاکرێ لە خۆمم خۆشتر دەبەی ئەو دڵت نەدەی بەکرێ لە خۆمم خۆشتر دەبەی ئەو دڵت نەدەی بەکرێ کورە یاری من گەلە جوانە هاتووە لە لای ئاکرێ لە خۆمم خۆشتر دەبەی ئەو دڵت نەدەی بەکرێ نەکا بڕۆی جەمبێڵی لە دڵم دەبتاگرێ یادی حەما پاقلاوەی یادی حەما پاقلاوەی گەحدە نابێ دواخرێ یادی حەما پاقلاوەی گەحدە نابێ دواخرێ چونکە وا لە زیندانە ئینشەڵڵا ئازاد دەکرێ چونکە وا لە زیندانە ئینشەڵڵا ئازاد دەکرێ